أشهد أن محمدا رسول الله. حي على الصلاة. والله بعناز دوای مەلابانگدان بێ بە فێنێک بیهاسی نانۆ چاک بخۆیت و زوو مەڕەکە ڕادێت و بڕۆی ئەوێ بە فێنێک ڕایدەی جەواکە گەرمە هەڵا جەواکە زۆر گەرم ماشەڵڵا ئەوشکەم بۆتە مەگەر هەندێکدا بەشکەم من ناوم ئەردەڵانە خەڵکی مەتیقەی چەمچەماڵم هاتوومە بۆ دۆڵی ئەم دۆڵی قەراغە بۆ شوانی لە دێوانە شوانم شوان کە عالیم نزیک بە دەربەنی خانە من شوان ئەم مەڕانەم و ئەم مەڕانە ماشەڵڵا مەڕێکی فەقیرە بزنی تیا نییە و بزنی کەم تایە دووسێ بزنێکی تایە مەڕەکە وڵا لەخوا بزە ئاشەڵێ فەقیرە بەس بێ لە وەڕەکە کەمە سەری لە شێوانە ئێمە بە شەوەکەش نییە کە مێساییکی شەوەکەش هەیە و سەد لەبەرەوەی حیوانەکە برسی نەبێ خەڵکی بادە دەشت و بەس ئێستا ئێمە وەختی نییە وەخە شەوەکەش نییەسا خەڵک بەیانیان لەبەرەوەی شەوەکە شەکاتەوە و ئەمەڕە برسی نابێ و شەو ڕایەدات و ئێمە ئێستا جەوەکە وەخت ئێستا فەسڵەکە فەسڵە وەختە نییە لە سەعات 4 بەیانە منم ئاشەڵەم ڕاداوە ئازا سەعات 6:30 بەیانیە ئاوێکێ دەم و وردەوە دەبەرە ماڵێکەمەوە بن بۆ بن سێبەرەکەم مۆڵێدەم ئەیوەستێنم ئەتا فێنە گێوارە وەڵا گۆمەکەش ئاویتیانە ماوەخوا ئەیش چاودا پیوە ساڵان ئەم وەختە ئەم گۆمە نەتەوێرا بەناویا بڕۆێر ئەم چەمی دێوانە ئاوە چاگی تیاوە بەس ئیمساڵ بۆ نێوشکە ساڵەکە ئاویتیانە ماوە و بێ لە وەڕەکەش بێ لە وەڕە و بێ ئاویەکەی هەر زۆر ناڕەحەتە والله ما شاء الله مرفق كده بس كعكة بس أنا لسه قاعدة الراح حيوان تا حيوانة جورا حيوانة كده زور هذا